بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستان مسیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش هاتمەوە خزمەتان کە بەرنامەیەکی وەرزشی هەفتانەیە لە کەناڵی سلێمانی تیڤیەوە دێمە خزمەتان. بۆ ئەم ئەڵلقەی بەرنامەکەم میوانێکم هەیە کە هەم لە تۆپی دەست هەم لە تۆپی پێدا یەکێ بۆ لە گۆڵ پارێزە گەورەکان یەکێ بۆ ناوە دیارەکان دواتر کە ڕووی کردۆتە کاری ڕاهێنەرایەتی لە کاری ڕاهێنەرایەتیشە یەکێکە لە ناوە گەورە و دیارەکانی کوردستان کە توانیوێتی دوای چەندین ساڵ یەکەم نازناوی خولی ناوی کوردستان لەگەڵ یانی سیروانی نوێدا بەدەست بێنێت. ئەویش کاپتن ڕزگار عەلیە پێمان خۆش بوو لە نزیکەوە چاوپێکەوتنێکی لەگەڵا بکەین. کاپتن بەخێر بێ. زۆر سپاس. کاپتن گیان ئەمەوێ سەرەتا بەوە دەست پێ بکەم سەرەتای هاتنە دنیای وەرزش کاپتن ڕزگار عەلی چۆن هاتنە دنیای وەرزشەوە دنیای پەیوەندیکردن بەیانەکانەوە پێما بێ سەرەتا لە تۆپی دەستەوە دەستت پێکرد دواتر هاتیتە ناو دنیای تۆپیەوە ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەیت. بڵێ ئێمە لە بنەماڵەیەکی وەرشین من دوو برایترم ئەوانی کە لە خۆم گەورەترن هەردووکیان گۆڵپارێز بوون هەڵبژاردەی سلێمانی یانی سلێمانیەکیان لە تۆپی دەساوێکیان لە تۆپی پێیا لەوانەیە زیاتر خولەی وەرزش بووبووم بە هۆکاری ئەوانی کە پێشەوە براکانم لەو بوارە ئیشیان کردووە منیش حەزم لی بووە لە ساڵی 1983 چوومەتە بواری وەرشەوە لە بیدایە تا تۆپی دەستم کردووە لە یانی سلێمانی لە تازە پێگەشتانی یانی سلێمانی دوا بە دوایەوە قۆناغەکانم بڕیەوە لە هەمان کە بانسەلەن بڵین لە دوای دوسێ ساڵێکیش لە ساڵی 1986ەوە مان کراوم بۆ یانی سلێمانی لە تۆپی پێیا بەردەوام بووم و توانیمە خزمەتێکی باش بکەم هەم لە هەردوو بوارەکە بە تایبەتی بەیانی سلێمانی چکە من لە تۆپی دەسا گەشتمەتە چۆناڵی قۆناغێکی باش کە هەڵبژێرام بۆ هەڵبژاردەی لاوانی عێراق دوا بەدوایەوە یانیم کردو بۆ هەڵبژاردەی ئۆڵمپی عێراق لەگەڵیشیان لە تۆپی پێیا وەکو پێم وتیانی ئیزدیواجێتێکم تیا دروست کرده بوو کە هەم بەردەوام بم هەم تۆپی دەست هەم واتە بڵێن لێ کاتە هەم گۆڵ پارێز بووی لە تۆپی دەست هەم گۆڵ پارێزی ویلاری تۆپی پێ. بەڵێ لە دوای وەکو پێم وتی لە دوای ساڵی 86 کە یانی سلێمانی بەڕێز کاک محەممەد کە ناساوە بە حەمە پشکۆل ئەو بانگێشی کردم کە بم بە گۆڵپارێزی یانی سلێمانی لە تۆپی پێشە بەس خۆتە زانیانیەوە بیدایەتم بوو یەک دو ساڵێک هەر وەکو چاوکردنەوە لەگەڵیانە بووم دوایەوە توانیم شوێنی خۆشم کەمەوە هەم لە یانی سلێمانی و لە هەڵبژاردەی سلێمانی شار لە تۆپی پێ. دوای یانی سلێمانی پەیوەندیت بە چی یانەیەکەوە کرد لەگەڵ چی یانەیەکەوەکو گۆڵپارێز بەردەوام بووی؟ بەڵێ من لە تۆپی دەستەکە بۆ لاوان ینی ڕەشید یاریم کردووە کە ئێستا کەرخی پێڵێن لەگەڵیا بۆ ینی چوارباغ کە دروست بوو لە دوای 95ەوە بۆ چوارباغ یاریم کردووە بڵم فریای ئەوەی کەوتوێتم یاریم بۆ سیروانی نوێ کرد بێ لە تۆپی دەسا فریای ئەوە نەکەوتم چکە منیتر بە بۆنەی پێکانەوە دوور کەوتمەوە لە وەرزش بەس وازانمێک دیاریە دویاری لە تۆپی پێکە بۆ ینی سیروانی نوێ کردم لەگەڵ ینی چوارباخیش هەم یاریم بۆ کردووە زۆربەی ژیانی وەرشیم بە تایبەتی کە یاریزان بووم لە ینی سلێمانیا زیاتر خزمەتی ئێوەم کردو زیاتریش لەوێ دەرکەوتم. دواتری ژۆک و ڕاهێنەر لەگەڵ هەرێک لایەنەکانی نەورۆز سلێمانی و سیروانی نوێ کە ئێستا بەردەوامی لەگەڵ سیروانی نوێ. بەڵێ ئەگەر کاپتن پێم خۆشە پرسیار بکەم لە کاتی گۆڵپارێزیتە لەو یانانەی کەوا گۆڵپارێز بوویتە هەم لە تۆپی دەست لە کاتی گۆڵپاری تۆپی دەست بوویتە هەم لە کاتی گۆڵپارێز کە لە تۆپی پێکە لەگەڵ کام لە ڕاهێنەرەکانە مرتاح بوویتە کام ڕاهێنەر کە توانیوتی سەرنجی تۆ بۆ لای خۆی ڕابکێشیە کە بتوانی بۆ نمونە وەکو پێشەوایەک بۆ خۆ سەیرێکی لە کاری ڕاهێنەرایەتیە؟ بەڵێ ئێمە ئەو سەردەما ڕاهێنەر وەکو ئێستا نەبوو مەسەڵەن ڕاهێنەر زۆر بێت چەند ڕاهێنەرێ بوو نەئەگەشتە ژماری پەنجەکانی دەست لە تۆپی دەستا بەڕێز مامۆستا خەلیلمان هەبوو خەلیل ئیسماعیل لەگەڵ کاک شەمان ڕەفیقا ئەو دوانە ڕاهێنەرمان بوون لەو کۆتایانی شایتر کاکە محەممەد عەبدوڕەحمان ئەویش ڕاهێنەرمان بووە لە تۆپی پێشە من لە بیدایەتمان لە فیرەق شعبیەوە کە سەرکەوت بێتم مەسەڵەن کاک بەرزانمان هەبووە برای شێخ ئیسماعیل ئەوەی کە
ئێستا لە کورسای نوێیە لەگەڵ کاک ئازاد وەهاب و کاک حەمە پشکۆل و کاک عومەر خەتاب ئەمانە ڕاهێنەرمان بوون لە تۆپی پێ وەکو پێم وتیانی ئەو سەردەما هەر تقریبا ئەم کەسانە هەبوو زۆریش لەگەڵیانە مرتاح بووین و ینی ئەوانە بە چۆنەڵی لە هەموو کات و ساتەکانە بە مامۆسای خۆمانیان نەزانی چ لە ئەو ڕاهێنەرانی کە لە تۆپی دەسا بوون یا چ ئەو ڕاهێنەرانی کە لە تۆپی پێ ڕاهێنەرمان بوو بن. ئەکرێ بڵێن یادەوەرێکی خۆش لەو کاتانەی کوا بوونەوەکو یاریزان و گۆڵپارێز بوویتە چ لە تۆپی پێ چ لە تۆپی دەست یادگارێکی خۆش یاریەک کە هەرگیز لەبیری ناکەی یا هەمیشە لە هزر و ناغی خۆتا دەمێنێتەوە هەمیشە شانازی پێواکەی ئێمە ساتێکمان پێ بڵێ یاریەکمان پێ یاری زۆرترین کاتە خۆشەکانمان لە تۆپی دەسا چکە تۆپی دەست ئێمە و کاتە زۆر بەهێز بووین چەند یاریزانێکی تیا بوو هی یاریزانی هەڵبژاردەی عێراق هەڵبژاردەی لاوان بوو ینی وازان نزیکەی ئێمە 5 یاریزانمان بۆ هەڵبژاردەی ئۆلمپی عێراق سەرکەوتین بۆ هەڵبژاردەی ئۆلمپی عێراق یاریمانەکە ینی زۆرترین ئەنجام باشەکانمان لە تۆپی دەسا بوو چۆنەڵی زۆر یادگاری خۆشمانەیە بەس لە تۆپی پێکا ئەوەی کە هەموو کاتێ من لە بیرم دەناچێت من چۆنەڵی احتیاتی ڕەفیقی برام بووم کە ئەو گۆڵچی ئەساسی بوو لە یانی سلێمانیا و منیش یاریزانی یەدەک بووم ئەو تووشی پێکانێک بوو ئەمەلیاتی کرد ئەمەلیاتەکەی تر خۆشم بە دیاریەوە بوو 2 ڕۆژ دوای ئەوە یانی سلێمانی یاری هەبوو لەگەڵ ئەو کاتە یانی واحد حوزەیرانیان پێوە یانی ئەبوایە من بگەڕامایەتەوە چکە من یاریزانی یەدەک بووم یانی ڕەفیقی برام کە ئەمەلیات کرابووە بە هەر بمتم تر کە چوومە ینی پێش یارەکە کە هەمە بچکۆل باین کردم وتی بەجیابانی کردم وتی سەیری کە ئەم هاندەرەی کە هاتووە ڕزگار ئەمڕۆ یەکەم جارتە تۆ لە ناو هاندەرێکی ئاوا زۆرە ببی بە گۆڵپارێزی ینی سلێمانی و بەس باشبی ئەمڕۆ ئەو هاندەرانی کە لەوێ زۆر بێ بە هاندەری تۆ ئێتر ڕاستە ئێمە یاریەکەمان یەک بەهی زۆران بەس سوپاس بخوا ئاسێکی زۆر باشم پێشکەش کرد کە یەکەم یاریم بوو وەکو یاریزانی سەرەکی یاری بکەم لە یانی سلێمانیا ئەوەی کە بوو لەو یادگارانی لە تۆپی پیا کە قەتبیرم ناچێ وەکو گۆڵپارێزی بینە سەر کاری ڕاهێنەرایەتیت لە هەرێک لەو یانانەی کە کاری ڕاهێنانت کردووە لەگەڵیانە کە دواترینیان سیروانی نوێیە لەگەڵ کام لەم یانانە مرتاح بوویتە یاخود بڵێن ئیدارەکەی بە تەواوەتی پاڵپشتی تۆ بووە هەمیشە بۆ نمونە دەستکراوە بوونە بەرامبەر تۆ کە داوای چی یاریزانەگەر کرد بێت بۆ نمونە هێناوێنێ بۆ دیاخۆت بڕیاری ئەوڵ و ئاخیریان داوەتە دەستخۆت بۆ لە دانانی پێکاتە بێت لە یاری پێکردنی یاریزان لەر کام لەمانە لەگەڵ کام لە ئیدارەی یانەکان مرتاحتر بوویتە من لە هەر جانێک کاری ڕاهێنەرایەتیم کردبێت ئیدارەکان لە 100% پشت و پەنام بوون ینی هیچ کێشەیەکم لەگەڵ دەستی گاریێڕی هیچ جیانیەکان نەبووە بەس ئەگەر بێتە سەر مرتاحی بە حکمی ئەوی ئێمە هەم یاریزان بووین و لە دوای یاریزان بوون بە ڕاهێنەر لەویانەیە من ینی سیروانی نوێ هەموو کاتێک ینی بە جیاوازی ئەزانم لە هەموو کارێکە کە تیامان کردبێت چکە بەڕاستی چۆن ئەڵی لە هەموو ڕێکەوە لە لای من نمونەیە تەمان بە نیانەکانی تریش هەم نمونەن بەس وەکەوەی پێم وتی ینی سیروان جیاوازێکی تایبەتی هەیە بە نسبەت منەوە لەوانەیە وەکو پێشم وتی بۆ ئەو بگەڕێتەوە کە من خۆم هەم بەڵێ هەم یاریزانیش بووم و خۆشمان لەو یانەیە گەورە بوو بین بە تایبەتی لەو ئاخیرانەی ترکرد لە دوای ئەوەی کە لە یانی سلێمانی نەماین و یانی چوارباغ دامەزا و یانی چوارباغ لەگەڵ لێ سیروانە بوو بە یەک و بوو بە سیروانی نوێ ئەمە هەم یاریمان بۆ کردو هەم دوایەوە وەکو کاری ڕاهێنەرایەتی لەو یانەیە خزمەتمان کردو. باشە کرد پرسیارەتر لەسەر ئەوە بکەم لەم یانانەی کاری ڕاهێنانت کردووە لەگەڵیانە کام یاریزان هاوکار بووە لەگەڵ تا لە جێبەجێکردنی تەکتیک و پلانەکان تا بە یاریزانێکی نمونەی دانێک کە هەمیشە پێت خۆش بە لە هەر ژیانێک ڕاهێنەری ئەم یاریزانت لەگەڵا بێت هەم یاریزانێک بۆ بۆ ئەو تەکتیکی کە تۆ دادنەوە ئەم هاوکارێک بۆی کەوا نیو یاریگا تۆ بتوانانی تەکتیکەکانت جێبەجێ بکەیت یان چی یاریزانێک بە یاریزانێکی نمونەی ئەزانی کەوا لەم ڕاهێنەرانەی لەو یانانەی ڕاهێنانت کردووە لەگەڵیانە ئەزای ئەو قسەی جەنابەت ئەکرێتە سەر ئەوەی کە تۆ چەند ساڵێک لە یانەیەکە مابیتەوە من یەک مەرحەلە ینی تقریبا یەک مەرحەلە ڕاهێنەریانی سلێمانی بووم یەک ساڵ و نیوەک ڕاهێنەری ینی نەورۆز بووم چکە لە دابەزی بوون بۆ دەرەجەیەک لەسەر دەستی مناو سەرکەوتنەوە بۆ
خولی ناوی کوردستان بەس من چەند ساڵێک ڕاهێنەریانی سیروانی نوێبووم بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیرانی دو سێ ساڵێکە لە دوای ئەوەی کە لە دەرەجەیەک سەرمان خستنەوە بۆ ناوی کوردستان و ئەم یەک دو ساڵێژ منافەسەمان کردووە لەو کاتا دەرئەکەوێت کە تۆ زۆرترین کات لەگەڵ چ یاریزانێکا تەعاملت کردبێ ئەگەر تۆ سەیری کاتەکانیشکەی من لە یانی سیروانە زۆرترین کاری ڕاهێنەرایەتیم کردووە یعنی یاریزانی تایە مەسەلەن ڕازگۆمان هەیە کە ئەمساڵ کاتنی تیپەکە بووە یعنی چۆن ئەڵی زۆر ئیسفادەمان وەکو خۆم ئیسفادەم لێ کردو کە وەکو دەوری ڕاهێنەر ببینێ لە ناو یاریگایە باشە ینی ئەو یانانەی کە ڕاهێنەرایش تیا کردووە تیا بوو بەس وەکو پێم وتی مدەیەکی کەم من ماومەتۆ ینی نەگەشتە ئەو حاڵەتەی کە ئەوەی کە لە سیروانە جێبەجێمان کردوێت لەوێ جێبەجێمان کردوێت لە بەری مدەکەی ئێوەکەم بۆ مدەکەی ئێرە زیاتر بۆ کە کاری ڕاهێنەرایەتیم کردووە. خۆشترین یادەوەریت لە کاری ڕاهێنانە توانین بڵێن لەگەڵ کامیانە یاخود ساتێک دیارەکی وەکو خۆشترین ساتی کاری ڕاهێنەرایەتی خۆت؟ خۆشترین سات کە ئەو لەگەڵ یانی نەورۆزە خۆش بوو کە سەرمان خستنەوە یان خۆت زانی هەموو ئەنجامێکی باش دڵخۆشکەرەیە لەگەڵ یانی نەورۆزا کۆ پێم وتی سەرمان خستۆنەوە 2 ساڵیش کە لەگەڵ یانی سیروانی نوێ هەم سەرمان خستوونەتەوە و ئەم ساڵیش کە یەکەمی خولی نایبی کوردستانی ئەمانە هەمووی دڵخۆشکەرەیە و ناخۆشترینیشیان ساڵێکیان کە هەر خۆم ڕاهێنەریانی سیروانی نوێ بووم بەداخۆ تیپەکە دابەزی بەس سواز بخوا هەر لەسەر دەستی خۆم توانرا ئەو یانەیە سەرکەوێتەوە و بیکەینەوە بە ژمارەیەکی گەورە لە ناو یانەکانی کوردستان و عێراقی شاو بینیشمان ئەم ساڵانەیە خیر ئەنجامەکانمان شایەتی هەموو شتێکمان بووە. مەڵەکاتن بینە سەر یاریدەرەکانت لەگەڵ کام لەم یاریدەرانەی کەوا لەگەڵت بوونە لەم یانانە ئاسوودە بوویتە مرتاح بوویت یانی هەستت کردووە هەندێک جار بە غیابی تۆ کێشەکان چارەسەرەکە بۆمە یاریزانێک کێشەیەکی هەیە لە غیابی تۆە چارەسەرێکە بۆ نمونە نەگاتە لای تۆ کێشەکە. من ئەوەش بۆ کاتەکە یەگەڕێنمەوە ینی ئەو مۆتە زەمەنی کە ئیشمان کردبێ لە یانی سلێمانی فرای ئەوە نەکەوتم لە ینی نەورۆز فرای ئەوە نەکەوتم بەس لە یانی سیروانی نوێ من ئەو چەند ساڵی ئیشم کردوێ مەعادا 1 ساڵی لێ دەرچێکە کاکاژا و یاری دەدەرم نەبووە زۆرترین کات کاکاژاوم لەگەڵا بووە هەم زۆر مرتاحم هەم زۆر هاوکاریشم بووە بەدەرلەوە ئێمە لە دەریشەوە هەم هاوڕێکی نزیکی یەکترین یعنی زۆر لێک تێگەیشتنێکمان هەیە و ئیسفادەشمان لە یەکتری کردووە. قسەیەک دەوترێ لەسەر کاپتن ڕزگار لە کاتی پێش دەستپێکی ڕاهێنانەکان نوکتەوشی زۆر خۆش باسەکە بۆ یاریزانەکان بەڵام کە دەستپێکی ڕاهێنانەکان ویان لە کاتی یاری ئەوانەیە ڕاهێنەرێکی زۆر جددیە و غەڵەت قبوڵ ناکە. بێت من خۆم هەم بە تەبیعات لە دەرەوە ینی لەوانەیە کەسێک بم حەزم تۆزێ لە زۆر جدیات نەبێ بەس لە ناو بەس کە خۆمای هەچ کارێک حەزەکەم لە کارەکەمان لە 100% جدیات بم ئەوەش کاری منە ینی بتوانم یان نابێ من لەگەڵ یاریزانەکانمە هەم زۆر شلمم یا هەم زۆر تونگ بم لەگەڵیانە ینی ئینسیجامێکی وامان دروست کردووە لەگەڵ یاریزانەکانمانە یعنی وا لە من تێگەشون لە تەبیعەتی من تێگەشون بە تایبەتی ئەم ساڵانەی ئەخیر کە ئەو یاریزانانی لەگەڵما بوون ئەیان زانی تووڕەبوونی منیش هەمووی کاتی هەمووی دقەیە 2 دقەیەکە یا زۆر کات کە لە یاریگایشا لە کاتی یاری ڕسمەکانیشا کە لیان تووڕەبوو بێتم زانیوانە لە هەم لەبەر مەسلحەتی خۆیان بوو هەم لەبەر مەسلحەتی تیبەکە بوو. کاپتن قەت بووە لە یاریێکی گرنگە بۆنە یاریزانێک پێشەوە هەڵەیەکی کردبێت لە کاتی یاریە گرنگە تۆ یاریزانەکەت یەدە کردبێ یاریت پێ نەکردبێت لەبەری پێشەوە هەڵی کردووە یاخود یاریزانێک هەڵەیەکی کردبێ سزایەکی قورست دابێت چ سزای مادی بێت بە بڕێکی زۆریان سزای دوورخستنەوەی بێ بۆ چەند یاریەک. بەڵێ هەمان بوو هەم لە یاری دۆستانەیشا من ئەو قانونەم جێبەجێ کردووە هەم لە یاری ڕسمیشە تووشی ئەو چۆنەڵێ ئەو هینانە بووین ئەو شکالاتانە بووین کە یاریزانی مەسەلەن لە ژێر ڕێنمایەکانی تویان نەبوو بێت عقوبەی خواردووە بەڵێ تووشمان بووە. ئەو کاتێکە بوون یاریزانەکە دووسۆتەوە هیچ کاریگەری نەبوو لەسەر ئەنجامی تیپەکە؟ یەک جار لەگەڵ یانی نەورۆزە شتێکی وامان هاتە ڕێگا یاریزانێک حەز ناکەم ناوی بێنم چۆنەڵی ئێمە لەگەڵ یانی سلێمانی یاریمانە بوو ینی نەورۆز ینی سلێمانی خولی نایبی کوردستان بووم یاریزانێک قسە ناوە کە چۆن ناوە یاریەکەی لە 100% گۆڕی یعنی لە ساڵحی ئێمە بەس لە هەمان کاتاش حاڵەتێ دروست بوو جوابی گۆڵپارێزی
یانەکەیەوە یعنی لە ستافەکە لەگەڵ منایە یەکسەری من پاش 3-4 دقا یەکسەری ئەو یاریزانم گۆڕی یاریزانەکەم گۆڕی یاریزانێکتم قسە نایەوە و یاریەکەشمان دۆڕان لەوانەیە زۆر کەس ئێستا گوێی لەم قسەی من بێت لەوانەیە و کاری من بە هەڵە بزانێ بەس لە لای من لەوانەیە زۆر کات ئەگەر ڕاستە ئەنجام زۆر زەروریە بەس زۆر کات ئەو ڕێنمانی کە ڕاهێنەردایانێت لە لای من لەسەر و هەموو شتێکەوە تۆ ئەوە کە جێبەجێ نەکرد لەوانێت تووشی شکالات بیت بەدڵنیایی و بە هیواین هەموو یاریزانەکان گوێڕایاڵی ڕاهێنەرەکانیان بن لەبەرەوەی هەمیشە ڕاهێنەر لە مەساڵحی یاریزان قساکە یان ڕێنمایی ئەداتێ کاپتن ئەگەر لەلایەنی وەرزشیەکە بینە دەرەوە بینە سەر ژیانی تایبەتی خۆت کاپتن ڕزگار هاو سەرگیری کردووە خاوەنی چەند منداڵە من خێزان خاوەنی 4 منداڵم 3 کوڕ و کچێکم هەیە تەمەن درێژ بنی ئینشاڵڵا منداڵەکانت وەکو خۆت حەزیان باری تۆپی پێ و وەرزش هەیە یاخودەوە تاوان حەز و خولیایەکی جیاوازیان هەیە حەزیان لێتی بەس مەخۆم حەز ناکەم بێنە ئەو بوارەوە ینی حەزیان لێتی بەس نەم هێشتۆ تا ئێستا کەسیان نزیکی و بوارە بن زیاتر حەزەکەم زیاتر احتیمام بە دراسەکەیان من چکە من کوڕەکەم لە کولی هەندەسەیە کچەکەم لە تەلەبەی شەشە ئەو تەلەبەن حەزەکەم زیاتر احتیمام بە دراسەکەیان بن کاپتن کە هاوسەرگیری کرد پێشەوە خێزان ئەناسی مەبەستم ئەوەیە پەیوەندیدان هەبوو پێشتر بێگویان هەر سوتفە بوو شتێکی یاسایی نەخێر پەیوەندیمان نەبوو بە تەریقەی سوتفە پەیوەندیمان نەبوو نەخێر هەڵبژاردەی خۆت بووە هەڵبژاردەی کەسوکارت بوو نەوەڵە هەڵبژاردەی خۆم بوو ینی بە سوتفە بینیم لە شوێنی تر بە ماڵەوە بچن بۆ داوای بچن بۆ داوای بەڵێ ئینشاڵڵا پیرۆزی یەکتر بن و بەختەوەر بن و پێکەوە ئینشاڵڵا بەڕێزی کاپتن ئەگەر بڵێ ژیانی تایبەتی مناڵیت ژیانی منداڵیت جگە لە بواری وەرزش و تۆپی پێ چ شتێکی ئەو کاتە بوو بۆ منە کە منداڵان خۆیان پێوە خەریکەن هەتاوەکو تەمەنی هەرزەکاری و گەورە بوون ئەوانە جیاواز لە تۆپی پێ وەرزشەکە قەنەعەت هەبێ ئەگەر شتێکت پێ بڵێم لەوانێ بڵێم بالەغاکە چامان کردوتەوە بە تۆپەوە گەورە بووی باشە وەکو پێم وتی چکە من لە خێزانێکی وەشیە پەروەردە بوو گەورە بووم بە بۆنی براکانەوە ینی هەموو خولەیەکمان بەس تۆپ بووە ینی بە تایبەتی ئێمە لە مەتیقێکی شابیشە من خۆم چوارباخم لە چوارباخە لەدایک بووم باشە ئەو مەتیقە بە حکمیەوەی هەم مەلعەبی سلێمانی نزیک بوو لە ماڵەکەمانەوە هەم مەلعەب تەربیە ئەو کاتە کە ئێستا مەلعەب شەید حەمەسێنی پێڵێن یاری تۆپی دەستوانی تیاکرا هەر نزیک بوو لە ماڵمانەوە لە کۆڵانەکەیشا لەگەڵ کوڕانی گەڕێک و ئەوەی کە لە چواردەوەمان بوو هەمووی هیوایەتی وەرزش و یعنی زۆرترین کاتمان بە بە وەرزشەوە بردەست لەگەڵ هەڵماتێن و هەلوکێن و ئەمانە چۆن قەت حەزم لی نەبووە قەت حەزم لی نەبوو بەس دەوانێت زەرشیان لێ ئێستا مەسەلەن وەستاوام سەیری یاری هەلوکێنم کردووە هەلوک بەرەمام کەوتووە ئەمە 3-4 تەقەڵی پێوێ لەوانەیەوە هیچ بەزمێکی کاتە هەیە بۆ مامگەێتەوە شتێکی ئەو باسێک لەو کاتە شتێک ئەو کاتە پێت ناڵم ینی لەوانێ شتی زۆر خۆش هەبوو بێ بەس ئێستا نێتەوە خەیاڵم بەس خۆت دەزانی وەرزشکار شتی زۆر خۆش لە ژیانیایە و هەموو شتەکانیش بە تایبەتی ئەو سەردەمی مناڵەیە هەموو کات و ساتەکانمان بیرەوەری خۆش بوو هیچ جیادەوەرێکی ئەو کاتە ئیسە لە بیرت نییە لە خاڵ نێ بۆ مامگەێتەوە شتێکی خۆش وەڵڵاهی بڵێم چی هیچم لە خەیاڵ نییە باشە من شتێکی تر باسەکەم خۆ مامگەێتەوە مۆزوعی گەزۆکە هاوڕێکتان ویستە بووی گەزۆ بەرێ بۆ مامۆستای زانکۆکەیان ئەگەر ئەوم بۆ باسکەی ئەوە برادێکمان هەبوو لێرەوە ڕێز و سڵام بۆ هەیە چای ماچەکەم سامان شەوکەت کە ئێستا مامۆستایەکی زۆر سەرکەوتوو لە شاری سلێمانیە گۆڵپارێز بوو لەگەڵمانە ئەویست دیارەک بەرێ بۆ مامۆستایەکی ئەو خەریجی جامیعەی موستەنسری بەقا بوو تر گەزۆی هێنا بۆ گەزۆی تۆفیقی هەڵواچی من و برادێکمان ئەو ئازادی ناوە ئەو ژیادی بەخێر لە ئەڵمانیا لە هەڵبژاردەی لاوانی عراقیش بەیەکەوە بووین ئەو شتێکی پێوتم وتی ڕزگارەوە لەیانە هەیە بۆ کەتێکی پێنەی وتیم چی لێکی وتی هەمووی بەتاڵەکەینەوە تێگەی تۆزی خۆڵ و خاشاکی بۆ تێگەین و سەری جووتەکەینەوەی بین بۆیە تەمان بۆ ئەو سەردەمە ینی ئێسش پێتە لەم داوای لێبوونی لێگەمتر کە سامانەوەی بردبوو سامان تووشی زۆر مۆقیفێکی ئەحراج و بتیکاکەەوە ئای بە ئەوتان لەگە من ناکردووە یان هیچ نەبووە بە منتان بووتە ئیتر بەڕاستی خۆی هەم خۆش بوو هەم ناخۆشیش بوو ئیتر پەنەکە زیاتر ئازاد بە ئێمەیە مامۆستاکە هیچی نەوتەوە لەسەرەوە
ناوەڵایتر زوو کە ئێسەی ژەرەی بینین ئەوە باسەکەینەوە جاری وایە تووڕابێ و تۆزێ قسەمان پێڵێەوە. کاپتن پێنە سەر لایانی خواردن کاپتن لە ئامادەکردنی خواردنە چۆنە؟ وەڵاهی شارەزایت هەیە؟ زۆر شارەزاییم نییە بەس ئەوەی خەڵکی سلێمانی بە هەمووی نەوسنە تێگەی حەزمان من کەم خۆری دایم خۆرم یعنی معدل حەزم لە خواردنی خۆشە بەس لەوانەیە زۆر خۆرە نەبم یعنی تاسیر کات بە تایبەتی ئەم فترەیە کە تەمەنمان بەرەو هەڵکشانە ڕوا تۆزی احتفاز دەکەم بە خۆمەوە لەگەڵشیان من بەردەوام لە کاتێکیشا کە دەوریش تەواوە بێ ینی من ئێستا حالیان کە دەوری تەواو بووە بەردەوام هەموو ڕۆژێک 1 سەعات دەچم بۆ یاریگای یانی سیروانی نوێ لەوێ وەرشەکەم هەم خۆمە تاقیتەنیا. ئەو زۆر باشە وەڵا. بەڵێ ئەیوە بۆ خواردن حەزوو بە چ خواردنێکە خواردنێکی دیاریکراوە هەبێت من کاپتن حەزی پێ حەزم لە سەروپی و کەبابە. سەروپی و کەباب؟ بەڵێ دوو خواردنی بە لەزەت و خۆشە. بەڵێ زۆرینەی کورد حەزی لە کەبابە اینجا. من حەزم لە سەروپی و کەبابە چونکە سەروپی سلێمانی تایبەتە. ئەراوەڵە کاپتن ئەگەر باسێک لە ئاستی خوێندنت بکەین. بەڵێ کاپتن تا لە خوێندنا تا چ ئاستێک ڕۆیشتووە؟ خەریجی سەناعی سلێمانیم تەواو کردووە. لە قۆناغی سێوە بڵین ڕۆیشتیان؟ لە قۆناغی سێوە ڕۆشتین ئیتر لە بڵین نۆ قۆناغی. بەڵێ ئەو کاتێمە لە سیم تەوەسەمان پێوە چوونە سەنعام تەواو کرد و خەریج سەنعا. کاپتن ئەگەر بێت و لە دوای ڕاهێنان بەنیازە چ کارێکی تر بکە؟ من لەوانەیە شادینەوە ناو دنیای وەرزشیش بەڵام ئەو پرسیارە گرنگ بوو بۆم. لەوانەیە ئەگەر کارێکی ترگەم تەبان لە دەروی وەرزش لەوانەیە ئێستا حالیان شتێکی وا بیرۆکەیەکی وا هەبێت لە مێشکمان بڕوا ناکەمیتە تۆ بتوانیت ئەتیمادی سەرەکیت هەر معیشەتی ژیانت هەر لەسەر وەرشەکە بێت ینی ئەبێت تۆ شتێکی ترکەیت و چۆنەڵی لەم 1-2 هەفتەیەشە لەوانەیە مەسیری خۆم یەکلایی بێتەوە لە ڕووی کاری ڕاهێنەرایەتیەوە نەک مەسەڵەن بڵی لە یانی سیروانی چکە من لە هەموو شوێنەوتومە تا شتێک ناوی وەرزش بێت پێیوەست بێ بەمنەوە من لە یانی سیروانی نوێ ئیتر ماتا بەو پێ بێ بەنیازی لە کاری ڕاهێنەرایەتی یانی سیروانی نوێ دەسەڵگیری. من ناتوانم ئێستا پێت بڵێم دەسەڵەگرمیانە بەس پێت ئەڵێم لەم 1-2 هەفتەیە لەوانەیە زۆر شت یەکلایی بێتەوە بە نسبەت منەوە. ئەین داهاتوی خۆت لەگەڵ یانەکە یەکلا بکەیت بە بەردەوامبوون و کوڕاهێنان وەکو ڕاهێنا ینی مە قسەکەمان سەر ڕاهێنایەکینا من هەموو ژیانی وەرشیم کە ما بێتم لە یانی سیروانی نوێ بێمە سەر. یانی هیچ کات بەنیازی دوورکەوتنەوەنی لەویانە خۆشەویستە؟ نەخێر چکە بۆ من ئەگەر بمە کاری ڕاهێنەراتی کەم هەر لە سیروانی کەم بەس ئەگەر کاری ڕاهێنەراتیم نەکرد وەکو ئیداری یەکیاوەکو مشریفی تیپێک لە سیروان ئەمێن واتە بەنیازی وەکو ئەو بەردەوام یەکە لە کاری ڕاهێنانی ژوازتێنە. بەڵێ کاپتن ئێمە هیچمان نەماوە ئەگەر دوا قسەیەکت ما بێت لە کۆتایی بەرنامەکەیە لەسەر هەم وەرچی کوردستان بێت لەسەر ژیانی وەرچی خۆت بێت لەسەر هەر شتێکە پێت خۆش باسی کەیت. من هیوادارم بە تایبەتی مەسئولانی شاری سلێمانی مەسئولی وەرشی نارم چکە بەداخەوە مەسئولی وەرشیمان نییە تۆزی ئاوەڕ لە وەرشی شاری سلێمانی بەرنەوە چکە ئەگە دیقەت بێ ینی ئەوەی کە ئەحتیمامی پێ نەیرێت لەم دەفەر ئێمە وەرشە ڕاستە شوێندا ئەندرێ ئەمە نازانم چییە ئەوە چییە علاقی بەسەر حیزبیەکەوەیە بەس ئایا هیچ پاڵپشتێکیان کردووە هیچ پاڵپشتێکی یانەکانیان کردووە ینی قەنەعاتێ بێ ئێمە یەکەمی خولی نایبی کوردستان بووین کە 7 ساڵە بە زمانی خۆیان کە ئەڵێن 7 ساڵم کاسە ناتۆتە شاری سلێمانیەوە کەم مەسئول هەیە کە بە تایبەتی خۆم بە عیلاقاتی خۆم نەچووبین لە ڕێگەی ئەگەر مباشر خۆشیم نەبینی بێ لە ڕێگەی سکرتێرەکانیەوە بیا لە ڕێگەی کەسە نزیکەکانیەوە بیا پێم وتوانە بەس تیپەکە ببینن بەس تیپەکە ببینن چکە زۆربەی گەنجە و حەزەکەین ینی هەست بەوە بکەن کە ئەو ئەنجامەی هێنایانە جێی دەستخۆشیە یەک زەلام تا ئێستا ئاوری لێ ناینەتەوە غەیری دەستەی کارجێڕ و سەرۆکیانەی خۆمان نەبێ ینی بەڕاستی وەرزش لە لای ئێمە هیچ ئیحتیمامێکی پێ نایرێت بە تایبەتی لە شاری سلێمانیە ئەو مەسئولانی کە هەمانەوە ئەو مەسئولانی کە ئێستا باڵا دەستن هیوادارم ئەو ڕێک لە وەرزش بنەوە چکە خۆ دەزانی ئێستا وەرزش شتێکە لە هەموو گیانە ینی وای لێ هاتووە لە سیاسەتەکەش گرنگترە ینی وای لێ هاتووە
چۆنەڵێ لە ڕیزبندی بکەی نزیکی نەوتە بێت و ینی ئەو وڵاتانی کە نەوتیان هەیە و شوێنی وا هەیە وڵاتی وا هەیە نەوتی نییە بە یاریزانی هەیە بە بۆنی یاریزانەکانیەوە ناو ناوبانگێکی وای دەرکردووە سەدقاتی ئەو وڵاتی کە ژێر زەویەکەی نەوتی تایە ئەوەی تایە ئاوی تایە بەداخەوە هیوادارم وەکو ئەوەی کە لەم فتریانە کراوە لە ئایندەیە زیاتر احتیمام بۆ واتە توانین بڵین وەرزش لە ئێستەیە باشترین شتە بۆ ناساندنی گەلان ناساندنی وڵاتان بە جیهانی دەرەوە لە سەدا سەد وایە. لە کۆتایی بەرنامەکە سواسی ئامادەبوونی کاپتن ڕزگار عەلیەکەم. ڕێزی سوپاسەکەم. هاوڕێیان من هیچم نەما گەیشتمە کۆتایی بەرنامەکە کاتی بەرنامەکەم کۆتایی پێهات. سواسی هاوکارانم دەکەم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیدات بابانی قبول و فەرمونون تا ئەڵقەیەکی تر و بەرنمەیەکی دیگەی هەفتانی وەرزش بەخوای گەورە و بەدەسەڵاتان دەستپێرم شاد و کامەران بن خواتان لەگەڵ.